بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دابەزینی بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی دەکەین. هۆکارەکەی چی قسەی لەسەر دەکەین بۆچی بەهای دۆلار بەرامبەر بە دینار دابەزیوە و ئایا بەردەوام دەبێ و لە کەوتەکانیشی لەسەر بازار چی دەبێ، هاوڵاتیان چۆن مامەڵی لەگەڵا بکەن، ئەو نزم بوونەوەی پەیوەندی بەچیەوەیە. ئەم پرسان لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر کامەران ئەحمەد، مامۆستای زانکۆ و پسپۆڕی ئابووری، هەروە دکتۆر جەبار گۆران و تەبێژی بازاری دۆلارەکە و دکتۆرا لە زانستی کارگێڕی و دارایی و بازرگانی قسەی لەسەر دەکەی. سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر. دکتۆر کامەران بەخێرمێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. زۆر سپاس. سەرنجی بەڕێزت لەسەر دابەزینی بەهای دۆلار چی بوو بەرامبەر بە دیناری عێراقی کامڕۆ هاتبوو خوار 147 ئێستا لە 147 هەزاردایە. هۆکارەکەی بۆچی دەگەرێتەوە ناو خۆی دەرەکیە؟ سەرەتا بە ناوی خوای گەورە و مێرەبان زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئەم دیمانەیە کە ساستان کردووە. بابەتی نرخی ئاڵوێری دراوە بەرامبەر دۆلاری یان هەر دراوە بیانیەکان دوو بەرگی هەیە، دوو پۆشاکی هەیە. باشە. پۆشاکێکیان بەرگێکیان ئابووریانەیە کە پەیوەندی هەیە بە GDP هەر وڵاتێکەوە، بەرهەمێنانی ئەو وڵاتەیانی سەراپای بەرهەمی ناوخۆ ناتیج المحل الإجمالي. بەرگی دووهەمیان بەو ڕاگوزەرە سیاسیانەوە هەیە کە لە وڵاتەکە و لە ناوچەکەیە ئاگوزەرێ، بە تایبەتی لە وڵاتی ئێمەمانانە کە خۆرهەڵاتی ناوەڕاستە، کە خۆرهەڵاتی گرگرتووە. ئەمانە هەردووکیان هەندێکیان ئەم دوو لایەنە هەندێک جار ئابوووریەکە کاریگەری خۆی چەسپێنێ و زیاترەکە بەسەر گۆڕانکاریەکانی نرخی ئاڵوێر. هەندێک جاریش لایەنە نەبوونی ئیستیقراری سیاسی، نەبوونی ئارامی، نەبوونی ئاسایش، نەبوونی پێداویستیەکانی کە وەبەرهێنان زیاتر دروست دەکا و هاندەرە بێ بۆ بەرهێنان و پرۆسی بەرهەمێنان. ئەوانە دوو ئاڕاستی ئینەکات لە کاتێکدا هەر وڵاتێک جا هەردووکیان سەیریکە یەکێکیان GDP-یەکە ڕاستەوخۆیە، بەڵام وی سیاسەکە ناڕاستەوخۆیە، بەس ناڕاستەوخۆیەکی زۆر خێرایە. ڕوو ئابوووریەکە مەبەست لە چیانی؟ ڕووی ئابوووریەکەم پێم وتی لە GDP-یەکەیە خۆی بینێتەوە، خۆی بەرهەمی لە سەراپای بەرهەمینەتەوە. تێگەشتی؟ سەراپای بەرهەمی ناوخۆ. بەڵێ بریتیە لە کۆی شمەک و خزمەتگوزاری بەرهەمهێنرا و لە ماوەی ساڵێکدا لە وڵاتێکدا نەموت بەهای نەختینەی، وتم کۆی شمەک و خزمەتگوزاریەکان. ئەگەر وتمان بریتیە لە بەهای نەختینەی سەرجەمی شمەک و خزمەتگوزاری بەرهەمهێنرا و لە وڵاتێکدا لە ماوەی ساڵێکە ئەوە بە عەرەبی وترێت دەخل قەومی، national income، یعنی داهاتی نەتەوەیی. باشە، داهات کەوتمان بەرهەمی سەراپای بەرهەمی ناوخۆ، ئەوە بەسمان سلعە و خزمەتگوزاریە مادەیە. ئەگەر وتمان داهاتی نەتەوەیی، سەراپای داهاتی نەتەوەیی، ئەوە بەچی تەقدیمیەکەین؟ بە پارە. ئەنجا دائیمەن ئێستا ئێمە بۆ لە اقتصادیە زیاتر دێین باز لە GDP ئەەکەین، لە سەراپای بەرهەمی ناوخۆ ئەەکەین بۆ ئەوەی لە کاریگەری هەڵاوسان بینە دەرەوە، چونکە داهاتی نەتەوە چونکە بە پارەیە. پارە ئەگە پارە بە دۆلاریش حسابی بکەیوە، لەو زۆرترینی ئێمە هەڵسەنگاندنەکان ئەڵێن دەخلی قەومی داهاتی نەتەوەی فڵان وڵات ئەڵێن ئەوەندە ملیارد دۆلارەیە. بەڵام ئایا خودی دۆلار خۆی لە بەرزونزم و کردنون لە دەستدانی هێزی کڕین پێ قۆی شیرایی، هێزی کڕینەکەی خۆی لە دەست نادا ساڵانە بێگومان. هەرچی پارەی پارە هەیە لە هەرچی عوملە هەیە، هەرچی کەڕەنسی هەیە لە دنیادا، ئێمە یەکشتمانەیە پارە هەیە و دراو هەیە، عوملە هەیە و نقود هەیە. اینجا هەرچی عوملە هەیە، عوملە دراوە، کەرەنسیە بە ئینگلیزیش جیاوازە. پارە ئەو شتەیە کە کاغەزێکە و لە گیرفانمانایە، بەڵام ئێمە ئەڵێن عوملە یعنی دینار، یعنی دۆلار، یعنی پاوەند. ئەمانە بە بەردەوامی ئەمانە ساڵانە لەژێر کاریگەری کۆمەڵێ هۆکاردا کە شوێنی نییە ئێستا من پێتی بڵێم هێزی کڕینیان دائەبەزێ. جا هێزی کڕین هەیە مەسەڵەن یەنی یابانی ئەگەر هەڵم لەگەڵ جەنابتانە نەکردبێ ئەم ساڵ بە نزیکی لە 102 پۆینت شتێک
هێزی کڕینی یەنی یابانی لەدەست داوە. لێرەیە ئەم خودی لە دەستدانی هێزی کڕینەش دوو ئاڕاستەیە. ئاڕاستەیەکیان بانقی مرکزی خۆی بەهای دراوەکەی دائەبەزێنێ یعنی هێزی کڕینی دراوەکەی دائەبەزێنێ لە بەرامبەر دراوەکانی ترا. ئەمە بە سیاسەتێکی پێوترێ سیاسی یەکێکە لە ڕێبازەکانی سیاسەتی نەقدینەیی یعنی سیاسە نەقدیە مۆنیتەری پۆلیسی کە بانقی مرکزی ممارەسەیەەکە. جۆرێکی تریان ئەوەی کە ئیمڕۆ لە ئێرانە ڕوەدات کە هەڵاوسان و ڕۆژانە نەک ڕۆژانە بە سەعات دراوی ئێرانی بەهای کڕینی خۆی لەدەست دەدا. ئەمە سیاسەتی پۆلیسی نییە، سیاسەتی اقتصادی نییە، بەڵکو چییە؟ ئەمە بارودۆخی عدەم ئیستقراری سیاسە و عدەم ئیستقراری اقتصادی ئێرانی ئەم پارەی ئاوا دێنێتە خوارەوە. ئێمە کارمان بە ئێران نییە، سەم باز لە دیناری عێراقی لە حاڵەتێکدا عێراق ناتیجەکەی ناتیجی محلی عێراقی زیاتر نەوتە کاکە، ئەمە شتێکی شاراوە نییە. ئێمە دەوڵەتێکی بە کوردی خۆمان ناومانەوە دەوڵەتی مولکانەی دەوڵەت بە عەرەبی دەولە ڕێعیە بە ئینگلیزی ڕێنت ستیت. باشە لێرەیە ئێمە ئەم وڵاتە ئیتر پێویست بە تەفسیر و تەویلی تاریخی ناکە بۆ ئێمە بۆ وای لێ هاتووە. واقعی اقتصادی ئیمڕۆ دەخلی قەومی عێراقی دەخلی قەومیان بە پارە وتم دەخلی قەومی عێراقی نزیکی ١٧٠ بۆ هەفتاوێکی نەوتە. نەوتەکەش بە دۆلارە؟ بە دۆلارە تو خود دەخلی عێراقی زیاتر زۆرترینی دەخلی قەومی بە دۆلار حسێ بکرێت. بەڵام ئیراداتی دەوڵە دەستهاتی گشتی حکوومەتی عێراقی لە ١٠٠ نەوتە. باشە لە ١٠٠ لەسەر چاوەکانی تری دەسهاتی گشتی پێگەهێنێ. لێرە ئێمە هەتا لە تا 2023 دوای 2023 دوای گۆڕانی سیستمی سیاسی عێراقی بردننی حەسار لەسەر عێراق دەستی کرد بە نەوت فرۆشتن ئازادی درایە لە فرۆشتنی نەوتە. ئەبینی بە عەرەبی قەفزە بازێکی زۆر گەورەیدا گەشەی ئابووری و فترانە حسێ بکەین لە اقتصادی عێراقی لە ١١٢ ساڵانە گەشەی ئابووری بەخۆیەوە دیوە. گەشەی ئابووریەکە کە تۆ GDPەکە حسێ بکەیت چی زیادی کردو؟ نەوتە کەش ناردنەدەرەوەی نەوتە. لەم حاڵەتەدا کە نەوت زیاد بوو ئیرادات زۆر دەبێ. بەڵام لەو حاڵەتە بانقی مرکزی عێراقی سیاسەتی چیگین تحديدی سعری صرفی کرد، یعنی دیاریکردن نرخی ئاڵوێری دراوی عێراقی بە 120 119 120 بوو ئەو وەختە. سوپاس دەکەم دێم خزمەتەکە کاکتۆر جەبارە جەنابش بەخێر بێ کاکتۆر خوێندنەوەیەکی زانستی جوانی بۆ کرد. بەس ئەگەر بینە سەر بڵێن ئەو دابەزینە هۆکارەکەی چی بوو، هۆکارەکە دەرەکیە یاخود پەیوەندی بەوەیە کە دۆلار زۆر خراوەتە ڕوو لەلایەن بانکی ناوەندی عێراق یاخود خواست کەم بووە پەیوەندی بە چیەوەیە؟ سەرتا بەنای خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە بەڕێستان و داواکاریشم لە خوای گەورە ئینشاڵڵا ڕۆژوو و تاعات و عیبادەتی هەموو لای قبوڵ بکەن سوگەم لە مانگی پیرۆزین. طبعا پێشەوەی ئەوەی کە بڵین وەڵامی جەنابە بەمەوە حەزەکەم بۆ ئیزافەیەک بە قسەکانی کاک دکتۆر وەکو مامۆستای خۆمە ڕاستی کاتێک ئێمە باسی GDP کەماتە گرۆس دۆمستیک پرۆدەکت دواتە کۆی بەرهەمی ناوخۆیی چی عاملێکی سەرچیە لە سەقامگیرکردنی بەهای دراوی هەر وڵاتێکە. تەمان لە هەموو وڵاتێکە ئیمپۆرت و ئەکسپۆرتەیە هەناردە و هاوردە هەیە. باشەکە کاتێک تۆ هەر وڵاتێک هەناردەی زیاتر بوو کەواتە زیاتر دەستی بە عوملەی سەعبە بە تایبەتی دۆلاری ئەمریکیان زیێڕیان هەر دراوێکی تر کە ئیکاتە پاڵپشت بۆ بەهای دراوەکەی زیاتر دەستی ڕائەگا بە دراوی بیانی. ئەم دراوە بیانیە ئەبێتە سەپۆرت و پاڵپشتی بۆ سەقامگیرکردنی بەهای دراوەکەی. عێراق ڕاستە ئێستا بەپی داتاکان بابی تازەترین ئەبدێت ئێستا تقریبا ئابووری عێراق بە لەسەدا 2.25 ئابوووریەکەی گەشەی کردووە بە حکمی ئەو چاکسازی و ڕفەرمی کە لە سیستەمی بانکیا کردوێتی و ڕێگری باشی کردووە دەستپیکردنەوە و تەهریبی ئەموال و دوای ئەوە تقریبا هێوا شێواژوە ئیش لەسەر دایڤێرسیفیکیشنەکە دایڤێرسیفای ئەکە لە ئەنی وەکوڵی بەرهێمێنانی ناوخۆی زیاب بکە سەلی ئیسیسماری زیاب بکە کە بەداخەوە ئێساش و عێراق یەکێک لە وڵاتانی کە بە لە سەدا 90 زیاتر پشت بە داهاتی نەوتە بەسێت کە کاتێک ئەم ئابووریش گەشە ئەکات ناتوانێت بڵین ئابووریەکی گەشە سندوی تاو فرە چەشم و
و فرەهەمە لایەنە چونکە ئەو لێک بوارە گەشەی کرد آخر ینی گەشەکردن لەگەڵ پەرەسەندن جیاوازە عێراق ئەتوانی بڵین گەشەی لە یەک سێکتەری ئابووریە کردووە کە ئەویش هەناردەکردنی نەوتە چانسی عێراق نرخی نەوت لە ئاستێکی باشە بووە باشە و ئەتوانی بڵین دەستی زۆر بە دۆلاری ئەمریکی زیاتر ڕاگەیشت و احتیاطاتی نەقدی زیادی کردووە غیتای نەقدی کە بڵین زێڕە زیادی کردووە بەڵام لە هەموو سەرچاوەکانی ترە عێراق گەشەی نەکردووە باشە ئەتوانین بڵین بەنسبە لە سەدا لە سەدا 2.25 کە گەشەی کردووە تەنها لە یەک سێکتەرا گەشەی کردووە کاتێک ئەتوانی بڵین ئابووری عێراق ئابووریەکی گەشە سندووە و پەرەسەندووە ئەتوانی کە بڵین لە هەموو سێکتەرەکانە سێکتەری زەراعی سێکتەری پیشەسازی باشە سێکتەری وەبەرهێنانی ناوخۆی باشە سێکتەری گەشتیاری کە ئەمانە بە هاوتەریبی مقاوماتەکانی ئابووری پێکەوە گەشەی کرد ئەو کاتاڵێ ئابووری عێراق ئابووریەکی گەشە سندووە بەڵێ ئەوەی کە طبعا دابەزینی بەهاکەی بەڵێ ئەنجا سەبارەت بە دابەزینی بەهای دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دیناری عێراقی و بەهێزبوونی دیناری عێراقی لە ماوەیە طبعا ئەگەڕێتەوە بۆ ئەو ئیجراءات و ڕێکار و ڕێشێنانی کە بانکی مرکزی لە ڕابردووە گرتی طبعا یەک بێک ئەگەر ئیزن بفەرمی ئەو ڕوونەکەینەوە تامان عێراق کە کاتێک دوای ڕوخانی ڕژێمی عێراق ئەو کاتە هیچ بانک نەبوو لەسەر ئاسی عێراق بە پێی مەعایرە نێودەوڵەتیەکان و ستانداردە جیهانەکان وەکو بڵی سیستەمی بانکیان تیابێ باشە بتوانن ئەنی ببەسرێنەوە بە هەموو ناوەندە دارایەکانی ژیان و بە سیستەمی سیۆفتی جیهانیەوە ئەو کاتە هە لە 2005 تا 2012 بیر لە دامەزراندنی مەنەسەیەکی ئەلکترۆنیک کرا پلتفۆرمێک دروست کرا ئەم پلتفۆرمە زیاتر بۆچی بوو بۆ گەشەکردن بوو بۆ ئاڵوگۆڕ بوو لە نێوان دراوەکانە و باشە و لە دوای لە 2012 بۆ 2007 جار ڕێخستنی حواڵەی خارجی چۆن بتوانن بانکەکان لە ڕێگە ئەم مەنەسە ئەلکترۆنیەوە ببەسرێنەوە بە ناوەندی داراییە جیهانەکان و بە تایبەتی سوێفتی جیهانی باشە اینجا لە 2007 بۆ 2022 قۆناغێکی نوێ بوو کە هێواش ئەبێ ئەم مەنەسە ئەلکترۆنیە لە پرۆسەی حواڵەی خارجی بێتە دەرەوە چکە بەڕاستی لە هەموو دنیاە هەموو بانکی خۆی لە ڕێگەی بانکێکی نێوەنجیرەوە ئەتوانێت حواڵەی دەرەکی بە ئەنجام بگەێنێ بەڵام لە عێراق شتێک نەبوو ئەم نێوەنجیرە نەبوو دوو کۆمپانیا هەبوو کۆمپانیای کەیتو ئیوایان پێوت ینی چاودێری کۆی پرۆسی حواڵەی خارجی ئەکرد چونکە عێراقیش و هەرێمی کوردستانی زیاتر وڵاتێکی مستەهلیک و بەکاربەرین ئەکسەریەتی کاڵاکانمان لە دەرەوە بۆیێت کە کاتێک لە دەرەوە بۆمانێت و هەمیشە پێویستە بە دۆلاری ئەمریکیان بە هەر عملەیەکی ترە بۆی ئەکسچێنجی پێ بکەیت و لە دەرەوە هاوردەی کاڵا و شمێکی پێ بکەی بەڕاستی ئەو کاتایی تر دوای ئەوەی کە دوای ڕێفۆرم لە سیستەمی بانکی لە مانگ 2022 بیر لەوە کراوە کە چۆن هێواش ئەم مەنەسە ئەلکترۆنیە لە سیستەمی حواڵەی دەرەکی بێتە دەرەوە هێواش بانکەکان کۆنتاکت دروست بکەن کۆنتاکت دروستکەن لەگەڵ بانکە دەرێشەکانە باشە ئەمە تقریبا 2 ساڵی خیانە پرۆسەیە ئێستا لە سیوێکی 2024ەوە واتە تقریبا 3 مانگ و بێتە 3 مانگ بەڵێ پێش ئێستا ئەم مەنەسە ئەلکترۆنیە هاتوۆتە دەرەوە لەو پێش بۆ دۆلار سەقامگیر نەبوو لە بەرامبەر دیناری عێراقیە لەو پێش کە کاتێک بازرگانێک ئەچوو ڕووی لە بانکێکە کردو حواڵەی دەرەکی بە ئەنجامەگان ڕاستەخۆ ئەبوایە لەناو ئەم مەنەسە ئەلکترۆنیە جێ بکرایەتەوە ناوی تۆمار بکرایە بانکەکە خۆی ناوی تۆمار بکرایە کاتێککە ئەچوو 100,000 دلاری بۆ نمونە تەحویلە کردا دەبە دەرەوە ئەوە بانکی مرکزی چاودێری بکردایە بانکی جێپی مۆرگانی ئەمریکا بڵێن وەزارەتی گەنجینەی ئەمریکا ئەنجا دوای ئەوە کۆمپانیای کەیتو کە ئەمان بڵێن چاودێری حواڵەی دۆلاری ئەکرد ئیوایش کە بڵێن چاودێری حواڵەی یۆرۆ ئەکرد ئیتر بە گشتی کۆمەڵی ئیجراعاتی قورس و ڕۆتینیاتی زۆر بازرگان هەبوو هەمووی گازندە و گلیان هەبوو ئەوە کاکە من ئەمڕۆ 100,000 دلار واتە 150 میلیۆن دینارم لە بانکە ئیدعا کردو دوای 40 ڕۆژ حواڵەکەم گەشتە جهەتی مستەفید کە بۆی عملەی بازرگانی پەچی نەکەوێت ناچار ئەم بازرگانە چی ئەکرد هاو بەش لەم پارەی ئەکشانەوە لە بازارە بە نرخی گران دۆلاری ئەکری و لە بازاری ئاڵگۆڕشە تەحویل دەکرد ئەم خواسە قورسایی لەسەر بازار بەجێش بوو ئێستا دوایەوەی کە ئەم مەنەسەیە لە بڵێن سیستەمی حواڵی دەریکی هێنراوەتە دەرەوە عملی حواڵەکە سریع بووە واتە لە 40 ڕۆژ ئێستا تقریبا ئەوەی من ئاگادارم تقریبا بە 4 ڕۆژ تا هەفتە حواڵەکان ئەگاتە جاریوا بۆ 25 ڕۆژ ینی سەری بۆ ئەنووسرا جاریوا بوو ینی کەسێک کاچوو کاڵایەکی لە سین ئەکری بوون ئەوە لە پێشە پارەکەی دابنایە فترێکی زەمەنی زۆری پێجامە ئێستا بازرگانەکان دۆلار لە بازار ناکردن لەو سەکۆ ئەلکترۆنیە دەریان دەستیان دەکەوێت و ئێمە خۆمان لە ناو واقعەکەین جاران بە بەردەوامی بازرگانەکان کۆنتاکتیان هەبوو لەگەڵ بازارەکانی ئاڵوگۆڕی دراوی سلێمانی هەولێر دوهۆک تەنانەت حارسی و کیفاح بە بەردەوامی ئەم کاڵانەکە هاتن ئاکرا بە دینار ئەم دینارانە ڕوویکردە بازارەکانی ئاڵوگۆڕی دراو بە بەردەوامی خواز دەسە دۆلارە بوو بەڵام ێستا بە پێچوانەوە کاتێکە بازرگانێک کاڵاو کەلوپەل
لە دەرەوە هاوردە ئەکە بۆ ناوخۆی عێراق وەرێمی کوردستان نایە دینارەکەی بێنێتەوە بازاری ئەڵگۆڕیدرا ئەسێ لە بانک ئیداعەکە بۆ لەبەری لێ دۆلاری بە 132 دەسەکەوێت بە کۆمیشن هەموو شتێکەوە 135 کاتە ئەم دینارە لە بازارە کەم بۆ واتە خستنە ڕوو مەنی سەپلای لە ڕووی دینارەوە کەم ئەبێ کە کەمیش بوو هێواش خواست و قوەی شڕایی دینا لە بەرامبەر دۆلارە بەقوە دەبێت کەواتە عامیلە سەرێکێک و هۆکارە سەرێکەکە ئەوەیە بانکی ناوەندی عێراق بالضبط من بە قاچاقبوونی دۆلار هەر بە پێی لێدوانەکانی بەڕێز علی علاقە ئێستانی ئەتوانم بڵێم ئیجازێکی زۆر گەورەیە بۆ بانکی مرکزی توانیوێتی دینار لەم نرخە شاستەقامگیر کاکە تو ێستا بە بەراو لەگەڵ دراوی وڵاتانی ئیقلیمی ناوچەی ئەوە تمەنی ئێرانیە ئەوە لیرەی تورکی ئەوە لیرەی لوبنانی سووری بەڕاستی باکان لە بەرامبەر هەر بە تەواوەتی دارماون دوایانە ڕووبای سار تمەنی ئێرانی ڕۆبەڕوو شوکێکی زۆر گەورە بۆتە لە مێژووی ئێرانە تمەنی ئێرانیەوە دانەبەزێ بەڵام لەناو ئەم هەموو کێشمە سیاسی و نایسیقراری ئابووریە بەهای دینارە لەم دۆخەیە لەم نرخەیە جێگیر کردووە بە تقریبان ئەتوانە بڵێم ئیجازێکی زۆر گەورەیە بۆ بانکی مرکزی ئەگەر دوای چەند خەڵی کە باسەکەی کاکتۆر سەباردۆی ئەگەر نرخی بەهای دۆلار دابەزی بۆچی پێشتر کە بەرز بۆەوە نەخیشتومەک لە بازار زۆر بەرز بووە سەماوەیە کە بڵێن سەقامگیرە لە دەوروبەری 150 ئەمڕۆ بڵێن 147 بۆچی دانابەزێتەوە ینی بە ئاسانی کە نرخیشتومە گران دەبێت لە کاتێکە بڵێن بازرگانەکان وەکو دکتۆر جەبار ئاماژی پێدەێسە زۆربیان لە بانکی ناوەندی بە 132,000 دۆلاریان پێدرێت ئەی بۆ لە بازار ینی شتومە کەرزان نابێت سیرکە ئێستا نازانم تا چەند بازرگانەکانی هەرێمی کوردستان توانیویانە کاڵە گوەر بگرن لەم سەکۆ ئەلکترۆنیە ئاڵی وێرکردنی دراوە و لەو سەکۆیانی کە هەبووە و لەو پارەی کە بازرگانێکە و بەڕاستمی بازرگانە و لە دەرەوەی عێراق شمەگەهێنێ بۆ ناو عێراق بەڵام من ئەوەندەی بزانم دوو جۆر هەندێک شمەک کردراون بە دۆلاری 132 هەندێک شمەکش کردراون بە دۆلاری 150 یعنی بازرگانی ئەلفمانەیە بامانەیە بازرگانی ئەلف توانیوێتی لە بانکی مرکزی عێراقی پارە وەربگرێ و حواڵەکانی بۆ ڕۆشتەوە بە 132 لەسرە بازرگانێکی دیری هەمان شمەکی هێناوە بەڵام نەیتوانی وەکو کاک دکتۆر جەبار باسی کرد لە بازاری موازی ئەمە بازاری ڕژنیە هابارێ پێدرێ سوقل موازی ینی تەریب هاو تەریب لە بازاری هاوتەریب چونکە بازاری ئاڵوێری دراوی ئیمڕۆی سلێمانی هەولێردۆک بازاری قاچاخنین بازاری ڕسمین بازاری یاساین باج ئەدەن کۆمپانیان ناویان هەیە لەبەرەوە پیان ناوترێ بازاری ڕەش چونکە بازاری ڕەش ئەمە ئابووری ڕەشە ئابووری تاریکە ئابووری سێبەرە ئەوە شتێکی ترە ئەمەی ئەمان بازاری هاوتەری بن لەگەڵ بازار ڕسمیەکە کە نرخی 132,000 دینارەکەی بۆ 100 دلار لێرەیەکە لە بازاری هاوتەریبدا کەواتە هەر دۆلاری هەر گەڵایەکی بە 18,000 دینار زیاتر کڕیوە کەواتە هەر شمەکێک ئەو لەتوانێت بە هەرزانتر بیفرۆشێ کە من لە 132کەم کاک دکتۆر جەبار ناتوانێت بەو سعرێ من بیفرۆشێت چونکە ئەو بە دۆلاری 150 کڕێتی بەسمە کاتە زۆر خێراشتومە گران بوو لە کینز جۆن ماینەر کینز بەناو بانگە لە نێکێکە لە ئەوانی کە سیستمی سەرمایه‌داری لە ساڵی قەیرانی 1923 ڕزگار کرد باشە کینز قسەیەکیە ئەڵێ نرخەکان لە کات بۆ بەرزبوونەوە زۆر خێران بەڵام بۆ دابەزینەوە لینجن بە دیواری نەکڕ وەک چۆ شتێک بێ بە دیوارەکە نووسێ بەس زۆر بە هێواشی بە لەسەر خۆی یەتەوە خوارێ ئەمە کینز لە خۆیەوەم قسەی نەکردووە لە ئەزمونە گەورەکانی جەنگی یەکەم و دووهەم و دوای جەنگی دووهەمیش کە بینیوێتی چۆن وردە بێ نرخ دابەزێتەوە نرخ دابەزێتەوە کاک حەکیم گیان بەس ماوەی ئەوێ چونکە زۆر کەس ێستا پێڵێ کاکەم بە دۆلاری ئەوەنەیە کڕیومە کاتە تاوەکو شمەگەهێنێتەوە بە دۆلاری بۆ نمونە 146 پێی دەوێ وردەوردە من چاوچنۆکی ئینسانی شتیایە لە ماوەی ڕابردوودا ئێستا بۆ نمونە کاتێککە دلار وەختێک چوو بۆ 175,000 160 بوو 157 بوو ئەو کاتە زۆر شت بەرز بووە بەس ئێستا تۆزی هاتوتەوە خوارێ ئاخر دلارە هاتو بە شتەکان هەر نەختێک هاتوتەوە خوارێ گۆڕانکارێکی تۆ بەراورد بەرز بوونەوەی لە دوو جۆر نرختێ نرخی سەرجەمت هەیە جوملە بە عەرەبی لەگەڵ نرخی تاک شمەک بە تاک مفرەت دائما شعری جوملەکە هەرزانترە لە مفرەدەکە تۆ شمەکێ چەند دەست دەکات تا ئاگادە دەستی بەکارهێن بەرهەمهێن
اینجا مستورد اینجا بازرگانێکی سانەوی دووەم تا ئەگاتە مینی مارکێتەکە تۆی کڕی 4 دەست بۆ 5 دەست دەکە ئەمەش خۆکارێکی ترە بۆ گرانبوونی هەریەکەیان بە عەرەبیڵی هامش ڕبحی یعنی پراوێزێکی قازانجی خۆی خاتە سەر ئەمە هۆکارێکی ترە ئێمە هەتا ئێستاش دوکانەکان بچکۆلانەکانمان هەرماوە بازرگانی بچووکەکان هەرماوە تێگەشتی کامە بە بازرگانی بە جۆرە لە جۆرەکان هەرچەندە وشەی نەریتی یان تەقلیدی بۆ کشت و کاڵ ئەبێ بۆ بازرگانی نابێ بەڵام جۆزەی لە جۆرەکان لە بازاڕە بەرتەسکەکانی سەردەمی دەرەبەگایەتی هێشتا وجود دیماوە لە وڵاتی تۆیە ئەمە مەسەلەکەیە ئەگەر هەر هەمووی تەعامل لەگەڵ سۆپەرمارکێتی گەورەیە بکە نرخ ئەوەختە کاندکتۆریشی باسی کرد سەبارەت بە بەرزی بەهای دیناری عێراقی بەراورد بە دراوەکانی تری ناوچەکە وڵاتانی تر پەیوەندی بە چیوەیە پەیوەندی بە یەدەکی پەیوەندی بە سیاسەتی ناوەندی عێراقەوەیە پەیوەندی بە سیاسەتی نەختینەی بانقی مرکزی عێراقیەوە بەڵێ ئەو ڕامیاریە نەختینەیە کە پەیڕەوەکرێت لە بانقی مرکزی سیاسەتێکی بە عەرەبی سیاسە تەقەشوفیە ئینکیماشیە سیاسەتێکی ئینکیماشی ینی پوکانەوەیە تەوسعی نییە سیرکە لە عێراقا ئەوە کێشەیەکی ئەزەلیە وەزارەتی مالیە کە سیاسەتی مالی لەلایە سیاسی دارایی لەلایە سیاسەتەکەی تەوەسعیە بەرفراوانە باشە فراوان خوازیە بەڵام بانقی مرکزی سیاسەتەکەی هینە سیاسەتێکی داشکانەوەیە پوکانەوەیە سیاسەتێکی بەرتەسک بوونەوەیە یعنی دوو سیاستن عکسی اتجاهی شەکەن یعنی تەوەسع ئەبێتەوە ئەرزێکی نەقدی بکەی لە بازاڕە بۆچی عەرزی نەقدی بەڵام دوو جۆرە یان بە ڕێگەی تەسهیلاتی بانقی بۆ ئیستثمارات و ئەمانە بانقی مرکزی تا حساب کارانی لە ڕێی بانقی مرکزی و کۆنتترۆڵێکی زۆر پیسی بانقە بازرگانیەکانی عێراق کراوە یعنی من لەوانەیە دلار سیرکە هەتاوەکو سیرکە حەکیم باشە بزانن تۆ ئەگەر تاوە بەرهێنان زیاد ببێ کەواتە خۆی لە دنیای دوو جۆر خواستەیە خواستی شمەکی بەکارهێنان خواستی شمەکی وە بەرهێنان ئەگەر تۆ خواستی ئێمە شمەکی بەکارهێنانەکەمان لە 1970 زیاتری لە دەرەوە بەرهەمهێنین ئەی شمەکی وە بەرهێنان شمەکی وە بەرهێنان ینی ئامێرەکان برەت تەواوی ئەو ئامێر و مەکینانی کە تۆ لە بەرهەمهێنان ئایتر لە کەرتی کشت و کاڵ بێ چ لە کەرتی پیشەسازی بیان لە کەرتەکانی ترا تۆ لە کۆی هێنی هەر لە دەرەوەی هێنی کەواتە تۆ ئەگەر ئیستثمار بانقی مرکزی عێراقی لە ڕێگەی تەسهیلاتی بانقیەوە بتوانێت بانقە بازرگانەکان ئاسانکاری بۆ تەسهیلات و پێدانی قەرز بکە بۆ بەرهێنانەکان ئەو وەختە خواست لەسەر چی زیاد دەبێت خواست لەسەر دۆلار زیاد دەبێت وەختە عەرزی نەقدی زیاد دەکا بە دینار ئەو وەختە دیسانەوە تۆزێک کە تەڵەب کە خواست لەسەر دۆلار زیاد بوو بۆ هێنانی شمەکی بەرهەمهێنان شمەکی بەرهەمهێنان ئەو وەختە دیسان طلبی کولی طلبی استهلاکی طلبی ئینتاجی استثماری کەواتە جارێکی تر ئەم سیاسەتە بانقی مرکزی تەوەسعی بەکاربێنێ ئەوەندەی تر وا ئەکا کە دۆلار بەرز باس دەکەم دێمە خزمەت کاکتۆر جەبار سەبارەت بە یەکەم هۆکارکە باست کرد ڕێوشوێنەکانی بانکی ناوەندی عێراق بوو بۆ ڕێگری لەوە قاچاقبردنی دۆلار و ئاسانکردنی حواڵەی بۆ بازرگانەکان ئێوە کارەکانی ترچین یاخود ئێستا عێراق سەکی دەکرێت بۆ نمونە ئێستا عێراق مانگانە بۆ خەرجەکانی بۆ موچە و بۆ پێداویستەکانی پێویستی بە 8 تریلیۆن دینارە نی باز لەوەیەکی سویلەی پارەی کەم بوو بێتەوە دیناری عێراقی کەم بوو بێتەوە لە وەزارەتی دارایی عێراق کاک حەکیم یەکێکی تر لە هۆکارەکان عیجزی سیویلەیە بە دیناری عێراقی باشە تامان یەکێک لە تارگێت و ئامانجەکانی بانکی مرکزی ئەوە بوو کە ئەو سیویلە زۆرەی کە لە دەروی سیستەمی بانقی ڕاکێشێتە ناو بانقەکان بۆیە خێرا ئاوا ئەم تەحولاتە لە سیستەمی بانقیا دروست بوو کاکە تۆ لە ماوەی 2 ساڵە عێراق لە قۆناغێکەوە پێی نایە قۆناغێکی تر 2 ساڵ لەمەوە پێش ئەگەر بووکتایە هەژماری بانقی و کارتی بانقی و دەبیت کارت و فیزا کارتوانە خەڵک بانی بەڕاستی لێ تێ ناگەیشت نوخبێک لە هاوڵاتە نەگەلێت تێ بگەشت ئێستا هاوڵاتێکی ئاساییەوە کارتێکی بانقی هەیە زۆر جابڕۆ لە مارکێتەکانە بەشێکی زۆر لە مامەڵەکان بە کارتی بانقی ئەکرێ ئامانجی بانقی مرکزی لە مایەچی بوو ئامانجی ئەوەیە کە بەڕاستی ئەو پارە زۆرەی ئەو دینارە زۆری کە لە دەروی سیستەمی بانقی ڕاکێشێتە ناو بانقەکان بانکی مرکزی خۆی
عیدزیە ڕاستە لە ڕاگەاندنەکانە بازەوەکەن کە کێشەی دینارمان نییە خۆی ڕاستە عێراق کێشەی دییناری نییە وەکو هەیکەلێت وەکو ستراکچەر دەبگشتی 108 تریلیۆن دینار هەیە لە سەراسی عێراق بەڵام بەڵامجامنی ژەمەوە باسکەم بەپی داتاکان تا ئێستا نزیکەی 22 تا 23 میلیۆن هاوڵاتی هەژماری بانقی کردوەوە لە بانکەکانە ئەگەر تۆ معدلی ئەڤەرێجە گوێر بگیری ئەگەر لە زۆرترینەوە بۆ کەمترین ئەگەر هەر هاوڵاتیەک ملیۆنێک دیناریشی لە حسابەکە ئیداکردبێ نزیکەی 22 تا 25 تریلیۆن دینار واتە هێشتا لە 125 دیناری عێراقی لە ناو بانکەکانە لە 175ەکەی تری هێشتا لە ماڵان و لە ناو گیرفانەکان و بەڵە فیت تەداول لە بازار و تەداول دەستکردندا بانکی مرکزی عێراقیش بە بەردەوامی پێویستی بەچیە بە ئیلتیزاماتەکانێتی دیناری عێراقی ئیلتیزاماتەکانی پێجەبەجەکە ئەمە وەزارەتەکانە ئەمە نەفەقاتی تەشغیلی ئەمە موچەی فەرمانبەرانە چیە ئەمە بە بەردەوامی ئەبێت دۆلار بفرۆشێت و دینار سەحب کاتەوە بەڵێ تەبان یەکێک لە تارگێتەکانی بانکی مرکزی ئەوە بووکە ئەم نرخەی لە نێوان 145 بۆ 50 سعری موازی لەگەڵ سعری سەرفی بانکی مرکزی ئەم کلێنی هێشتەوە بۆ ئەوەی هەمیشە بازرگان گەشتیار ڕوو بکاتە بانک ئەو پارەی هێتێ نەچێت لە بازار دۆلار بکڕێ بەگران بێ لە بانقا بیکڕێت یەکێک لە هۆکارەکان زۆر جواب پرسیارم لێکرێ بۆ سعری موازی سعری بازارەکانی ئەلگۆری دراو لە سعری سەرف نزیک نابێتەوە یەکێک لە ئاماژەکانی بانکی ئێستا بۆ نمونە ئەگەر دۆلار بێتە خوار 140ەوە بازرگان بە هیچ جۆرە من پێ دەڵم ناچێت لە بانقا حواڵە بکات بۆ ئەچی لە بازاری کرێت ئاسانە بۆ لە 24 ساعت حواڵەکەێنێر کاتی کەم ترێوێت وە ناشزانێت چەنی تەحویلکردن ناشزانێت چەنی هاودەگرۆ مەگەر بەوەی مەنەفێسی گومرکەکان وە باجیش نایەدە بە حکومەت ئەمەی هێشتووەتەوە ئەم کەلیانە تەمان وە پشنێگەی خاتە بەردەمی من و تۆ بازرگان ئێستا بڵین ئەوە ئەگەر ئەم لەم ڕێژەوە پارێ زیاتر دەستکەوێتەوە وەزارەتی دارایی عێراق یاخود بڵین بانکی ناوەندی وەکو فشارەکانی ئەمریکا هەڵگیراوە لەسەر سیستەمی بانکی عێراقی چونکە پێشتر باز دەوەکە دۆناڵد ترامپ بێتە سەر حکم کەرتی بانکی عێراق بە ئامانز دەگرێ ئەزانی باسی زۆر هەبوو لەسەر کاکە حاکم کێشەکە ئەوەیە خەڵک وەڵی ینی تەحلیلاتی هەڵە بۆ ئەم فشارانی ئەمریکاکە ئەمریکا بۆ فشارەکات سەر ینی سێکتەری دارایی و نەختینی عێراق بۆ چی کات ئەو ئامانجەکەی ئەوەیە ئەو پارێک کە لە ئەنجامی فرۆشتینەوەتەوە دەست ئەکەوێت دۆلارەکە ئەو دۆلاری کە دەستی ئەگوێت نەچێتە ئەو وڵاتانی کە لە چوارچێوەی تەحریمی ئەمریکایان بە کوردێکی ئێرانە ئەو وڵاتانی ئێرهابیەکان ئەمانە ئێخۆ ئەمە لە سەداسە لە بەرژۆندی عێراقا لە بەرژۆنی دینار عێراقا بۆ نمونە لە هەفتەی ڕابردووە 5 بانک باشە سزا دران باشە ئەمن هەر لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنە باز لەوەکە پرسیاری ئەوان لێکرد مەگەرم 5 بانک سزا بدرێ ئەمە هێنە بەهای دینار ئەشکێنێت دووە دۆلار بەخوا دەکات نەخێروتم بە پێچوانەوە کەواتە تۆ 5 بانقە بۆ ئیسیفهامیان لەسەر بووە گومانیان لەسەر بۆ کە ئەمانە ئیشان سپیکردنەوەی پارە بێت ئێستا تۆ ئەم منفەزەشت داخست کەواتە لێ چوون منفەزێک نییە بۆ تەهریبی ئەموال تۆ ڕێگری ئەەکەی کە ڕێگری نەکرد کەواتە کە ڕێگریت کرد نەیەش ئەم پارێ بڕوە کەواتە تۆ منی سەپلای لە ڕووی دۆلاری ئەمریکی واتە خستنە ڕوو زیابێت لە بانکەکان زیابێت یەکە زیاش بوو بازار بریتێ لە چی بمورە بازار بریتە منی سەپلای منی دیمان خستنە ڕوو لەگەڵ خواست باش کە کاتێک خستنە ڕوو زیا ئەبێت ئێوە کاتە لە بەرامبەرە منی دیمان واتە خواست کەمە بێتەوە کە خواستی کەم بۆ هێواشەواش باکەی دابەزێت کەواتە ئەمەی کە ئێستا هەیە یەکێک لە هۆکارەکانی کەسە بەهای دینار بەهێزە ئەوەیە ئەو دینارانەی ناو بازار کەم بۆ تواتە عیدزێک لە ناو بازارەکانی موازی بازارەکانی ئەڵوگۆڕی دراوە کەم بۆ تۆ چونکە ئەم دینارانە چوونەتەوە بانکەکان باشە کە خستنە ڕووکەم بووە لە بەرامبەر خواز لەسەری زیاکە ئەمەش یەکێکی تر لە هۆکارن یەکێکی تر لە هۆکارەکانی ئەوەی کە بڵم هۆکارێکی خێرا و هۆکارێکی ئانیە پەیوەستە بەم سێ چوار ڕۆژەوە ئەوەیە کە بەڕاستی کۆمپانیایەکە ئێستا لە هەرێمی کوردستان ئیلتیزاماتی لەسەرە قەرزی دیناری لەسرە بە سەفقە دۆلار ئەفرۆشێ بۆ ئەو قەرزانی پێباتەوە هۆکارە سەریعەکە بەڵێ مۆبایلە بەڵێ هەر کۆمپانیایەکە لە هەرێمی کوردستانەوەی کە لە بازارە باسەکرێت دۆلار ئەفرۆشێت بۆی کە دینارت دەبەدەست بن ئەو التزامات و قەرزانی لەسەر پێجەبەجێکات تەمان ئەم خستنە ڕۆزیا بوو بۆ ئەتوانم بڵێم ئەم هۆکاری سێمەن ئەتوانم بە نیسبەی لە 1.5 یان لە 100 تەسیراتی لەسەر بەهێزبوونی دینار دروست کرد. ئەو دۆلاری کە ئێستا لە سلێمانی هەیە لەکوێ دەست دەکەوێت هەر لە بانکی مرکزی عێراق یاخود کاکە با دۆلار زۆرە براکەم تۆ ئێستا تۆ هەر تەنها بانکەکان نییە سەرچاوی دۆلارەکە بەڵێ هەرتەنها نییە کاکە تۆ چەندین شەریکاتی بیانی کۆمپانیای بیانی هەیە لە مندا لە وڵاتی ئێمە ینی ئیسیسمارەکەن چەندین بازرگانمان هەیە لەسەر ئاسی هەرێمی کوردستان و عێراق
سەرمایەکانیان دۆلاری ئەمریکیە و چەندین مضاری بوو ئاڵوگۆڕکاری دراومان هەیە کە سەرمایەکانیان دۆلارە کاکە هەر لەسەر ئاسی عێراق و هەرێمی کوردستان زیاتر لە 4,000 کۆمپانی ئاڵوگۆڕی دراو هەیە باشە سەرمایەداری وا هەیە لەوانەیە بڵم بەقەدەر لە 5 بۆ بەقەدەر لە 10 بانقێک ڕاسمەلی دەبە دۆلار هەیە کاکەم دۆلارانە هەمیشە لە ناوخۆی بازارەکانە لە بازاری موازیە تەداولی پێکرێ هەلا هەموو دنیاشاوە ئەمەر عێراق نیە بڕۆ تورکیا ئیتر خۆ تورکیا لە سیستەمی بانکە زۆر لە پێشە بەڵام بڕۆ لە ناو بازارە دۆلاری کاش هەیە. سپاس دەکەم کاکتۆر هاوڵاتیان چۆن مامەڵەی لەگەڵا بکەن ئێستا ئەگەر بەهای دۆلار بڵێن نزمە دینار بەرزە چۆن مامەڵەی لەگەڵا بکە هاوڵاتی بە بۆ چوونی بەڕێزت وای هاوڵاتی دۆلاری بۆ چییە؟ مامەڵی ناوخۆی دینار نەماوە بە دۆلار نەماوە پێشتر بۆ نمونەخان و بەرە بوو زۆرینەی خەڵک زۆرینەی هاوڵاتی کە تۆ بناویانەیەنی بە پێی ئامارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ملیۆنێک و قسوور خەڵک موچەوە دەگرێت 1,232,000 خانەنشینی بێ دەستەبەری کۆمەڵایەتی بێ فەرمانبەر بێ باشە پارە وەرەگرێ مانگانە چاوەڕێین ئینشاڵڵا لەم 1-2 ڕۆژەیە ئەو خوشکەمان ڕزامەند دڵی نەرم بێ و 950 میلیارد دینار بنێرێ بۆ کوردستان باش ئینشاءڵڵا 950 میلیارد دینار کە دێت بەو خەڵکە دێت باشە ئەوە بەڕاستی بەعێرە کوتلەیەکی نەقدی گەورەیە کە بازرگانی ناوخۆی کوردستان جوڵێنێ و تەواوێک بژانەوەیەک لە ئابووری هەرێما دروست دەکات. ئێمە زۆرینەی ئەو خەڵکەی کە ئەو پارەیە وەرەگرێت هەندێکی من ناتوانم هیچ نیسبەیە بڵێم چونکە ئامارم لەلانێ بەشێکی پاشەکەوتەکە پێی ناژی بەشێکی لە موشەخۆرەکە مەعاشەکە پێژی بەشێکی کەمی کە لە باڵاکانە فەرمانبەری لە باڵایە لە ئەوانەی کە پلەیەکەن یان ئەوانەی کە ئیتر مدیر عامن پۆستی وەزاریوانن ئەوان موچەکانیان بەشیانەکە یعنی بە کوردیەکەی من ئەتوانم بڵێم لە 100 موچە خۆران دەتوانن پاشەکەوتیانە بێ بە دینار ئەتوانێت ئەو پاشەکەوتە تەحویل ببێ بۆچی یعنی لە 950کە ئەگەر لە 100 حساب بکەیت یعنی 95 میلیارد تۆ بڵێ 100 میلیارد دیناری ئەوێ بە پاشەکەوت ئەم 100 میلیارد دینارەش هەندێکی نایکە بە دۆلار هەندێکی بە دینار هەندێکی لانێ لە بانقا بێ ئەوەکەی تری لە بازارە تەداوی لە کاو خەڵک خەرجیەکە ئجا من ئێستا چەند کەس ئەبینی جاران هەر تەقت لە ئاستێکە ماوە کوڕەکەی کچەکەی نازانم 100 دلاری بۆ نێرێتەوە 200 بۆ ئەچێتەوەی کا بە دینای کاک دکتۆری کاتەوە بە 2 دینار کاکی من هاوڵاتی ئاسایی بەکارهێنە هاوڵاتی ئاسایی بەکارهێنیش دیناری ئەوێ دۆلاری ناوێ تۆ معقولە تۆ 100 دلارم بۆ دەربێنی بڵێ ئاتەی توخوا چلوێ تەماتە باقێکم بەرەوە بواقع قسە بکەین لێرەیە کەواتە ئەمە ئەوانەی کە خواستیان هەیە لەسەر دۆلار چێن بازرگانەکان پیشە سازگەرەکانن وەبەرهێنەکانن ئەوانن کە لەگەڵ جیهانی دەرەوەیە کار و کاسبیان هەیە بزنسیان هەیە کەواتە لێرەیە ئەم هەموو کاک دکتۆر جەواد ئەم هەموو شیکردنەوە جوانانەی خۆی کە کردی نەیوە هاوڵاتێکەڵێ بزنسمانێک بازرگانێک کۆمپانیایەک کەواتە ئەوانە تەعامل بە دۆلارەوەکەن ئەوانە تەعامل بە دۆلارەوەکەن جا من کاک دکتۆر فەرمووی 108 تریلیۆن دینار هەیە لە ئەو 108 تریلیۆنە لە بازاڕە هەر دینارێکی تقریباً هەر لە دینارێکی تقریباً بە حدودی چەند سنتێک حیمایەکات حیمایە و 100 دلارەکات 100 تریلیۆنەکات تۆوەرە احتیاطاتی نەقدی ئەجنەبی لە عێراق نزیک بۆتەوە لە هەڵام نەکرێت 120 میلیارد دلار بێژێنەکەم 150 چەند تەن ئاڵتون چەندی یۆرۆ هەیە چەندی پاوەندی ئستەرلینی هەیە بانقی مرکزی ئەوانە هەمووی سەرپۆشی ئەو 108 میلیارد دینارن لێرەیە کەواتە وەک اقتصادی وەک ئابووری ناسێک پێ دەڵێ سیاسەتی بانقی مرکزی عێراقی بۆ پاراستنی دیناری عێراقی سیاسەتی سەرکەوتوو بووە بەڵام پێشە و گرفتی هەیە باشە بە کورتی ئێستا ئەگەر دۆلار دادەبەزێ
وەکو حکومە زەرە دەکات بانکی ناوەندی زەرە دەکەیان قازان زەکە چۆن بانقی ناوەندی هەر بە 132 فرۆشێ بۆ نانە زەری نەکرۆ زەرە ناکە هەر بە 132 فرۆشێ ئەوە منم هەندێک ئەو لێکدانەوەش هەڵەیە موازیە چونکە بەهۆی ئەو ئالیەتانی کە ئیمڕۆ هەیە بازاڕی ڕسمی بانقی مرکزی تەواوەتی تەغطیەی تەڵەبی دۆلار ناکە بۆ شەریکات بۆ بازرگانەکان لەبەرەوە پەنابەنە بەس بازاڕی موازی بەڵام لە کاتێکدا هەتاوەکو ئێستا ڕۆژانە من هەڵم لەگەڵ جەنابتانە نەکردێ ڕۆژانە بانقی مرکزی بە نزیکی 300 میلیۆن ئێستا پارە خاتە بازارەوە بە شێوەی نەقدیشی زیادی کردووە و حواڵەکان دکتۆر فەرمووی و خەڵکی تریش باسییان کردووە جار هەبوو حواڵە هەبوو بە 5 ڕۆژ هاتوتەوە ئێستا لەم حاڵەتی ئێستاکات هەتاوەکو کاک حەکیمێکشت فێر بزانە هەتاوەکو ئاڵوێری دراو بە دینار دۆلار بۆ دینار بۆ پاوەند بۆ بانقی مرکزی هەتاوەکو بە سعر ڕسمیەکە زیاد ببێ بازاڕی موازی چالاکیەکانی ئاڵوێری کەمە بێتەوە سپاس دەکەم ئەوە وایە ساوێ لە سپاس دەکەم کاکتۆر جەبات بە کورتی سەبات بۆی ئەمڕۆ هاتە 46 تقریبا 500 ئێستا چۆتەوە 147 بەڵێ پێشبین دەکرێت جێگیر بێ بەرز بێتەوە ئەزین چۆنە تایبەتمەندی بازار لە چیایە کە کاتێک بای هەر دراوێک بە خێرایی دا ئەبەزێت بێت چاڕۆنی ڕتێستێ بکەیت لیفت و ڕایت و هێدی پێڵەوەنی هاوە کوینەکە کە تۆ هات کە تۆ تۆپێک بە خێرایی کێشی بە عەرزە هاوزاکە هێنە پەرچەکردارێکە بە ڕەدل فعلێکە بێ بەرزە بێتەوە دوای هێواشەوە دا بەزێت و تا لە پۆینتەکە جێگیرە بە 20 ئەمە بۆ دراویش ڕاستە تۆ بە خێرایی لە 150 بێتە سەر 146 ڕتێسێک هەرەکە بۆ لەبەروی کۆمەڵی هاوڵاتی زۆر یان با بڵێن کۆمەڵی بازرگانی زۆر وەختی خۆی دۆلارەکانیان لەم نرخانە ئەفرۆشتۆ بەجێ ماون ئێساش سەرمایەکە من خەڵکە ناسم لە ساڵ و قسوورە دۆلاری لە 145 ئەفرۆشتۆ چاوەڕوانی کە ڕۆژ لە ڕۆژان بێت ئەو نرخەکە کاتێک 146 ئۆتۆماتیک یەکسەریەتە بازار و پەلامەرێکەوەتە خواستی پێچەوانە دروستە بێ پێ وترە ڕتێست کە لە بەرامبەریشە بەهای هەر درا بە خێرا بەرزە بێتەوە بە خێرای ئەبێت چاوەڕوانی تەراجع بکەیت چونکە ئەمە تارگێتی هەموو بازرگان و ترێدەر و بزنسمانێکە کە کاتێک گەیشتە ئەو تارگێتی ئەزانە لە قازاچی خێرا ئەیفرۆشەکەواتە مەنی سەپڵای دروستە بێت و خستنە ڕوو زیاکاتەوە کاتە دابەزێت بۆیە ئەبێت چاوەڕوان کێنەکە تا 500 بڕاتەوە ئاساییە باشە بەڵام من هەمیشەم قسەم کردووە تارگێتی بانکی مرکزی ئەوەیە دۆلار لە 45 بۆ 50 بێت لە 45 بۆ 50 بێت لە نێوان سعری سەرف و لە نێوان سعری موازی بازارەکانی متەداولە 12 فەرق ئێستا ئەمەی کە بینیمان بەڕاستی تقریبان ڕتێسێ بوو کردی خواستێک لەسەری دروست بوو چونکە ئێمە زۆرێکە من هەر بەش بە حاڵی خۆم خەڵکی ڕایبەشمان پێیەکە و خەڵکێکی زۆر ئەلە من التیزاماتی دۆلارم لەسەر پێ چۆنە لێرە بیکردم وەڵام مناڵم بڕۆ بیکڕە زۆر باشی شەکەی کارێکی زۆر بۆ لەبەری ئەگەر ئەو کەسەی دۆلار قەرزار بێت 3 مانگ لەمە پێش دۆلار بە 152,000 بێ 146 دەستیکەوێ بۆ هەر 100 دۆلارێکە کە 5,000 ناری فەرق قەیچێکەکە دابەزێ بۆ 44 هەرزاری نەکردووە دابەزێ بۆ 45 هەرزاری نەکە بۆیە من بە هاوڵاتیان تو ئەگەر ئیلتیزاماتان لەسەرە قەرزی دۆلارتان لەسەرە من نرخەکەی ببارزانمێ تەمان ئەم خواستە دروستە بێتەوە بۆی ئەم ڕتێسەی کردووە بەڵام بەگشتی من پێم وایە ئەماوەی لەم نرخایە بێت من وتومە ئاخر پۆینت کە تۆماری بکا دینار تا 145 بۆ خۆش 145 بە ئەگەرێکی قورسی ئەزانم ئەگەر داش بەزێ بۆ ئەو خوارە بەڵام 2000 خێرا ڕتێسەکە کاتەوە بۆ لەبەری وەکو باسم کرد دۆلار نزیک بێتەوە لە سعری سەرف عملی حواڵەی خارجی لە ڕێگەی بانکەکان فەشەلێنە ئەگە فەشەلیش دێنە پاشەک شاکات کەلتۆرەوە کەم بۆ تۆ پێشتر بانکی ناوەندی عێراقوتی بە هەموو مامەڵەی ناوخۆی بە دینار بێ بەڵێ زا ئۆتۆمبیل بێ خانوبەر بێ ئێستا کەم بۆ تۆ بە دیناری یاخود لە عێراق ئەتوانم بڵێم لە 90 بۆ 95 کۆی ترانزەکشن و مامەڵەکانی عێراق هەر هەموو بە دیناری عێراق بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان ماوە ئێستا بڕۆ پێشانگای ئۆتۆمبیل مارەزەکان هێشتا هەر سارەی هەر بە دۆلاری ئەمریکی قیسی خانوبەرەی شوخەکان هەیە بەشێک جارێ هەر بە دۆلار ماوە فرۆشتنی یەکەی نیشتە جەبوونە جارێ هەر بە دۆلار ماوە بەڵام خۆشبەختانە هێشە بەڕاستی کاڵەکانی کرۆ بە دینار یەکەی نیشتە جێبوون کراوە بە دینارەوە بە سعری سەرف هەر بە 132 کە من کۆمپانیای وەبەرهێنان ئەناسم یەکەی نیشتە جێبوون ئەفرۆشێت شۆقەیەکە فرۆشیان ڤێلای خانوێکە فرۆشێ بە نرخی 132 ئەشکێنێتەوە ئەمە ئەنێ بەڕاستی ئەمە جگای دەستخۆشیە ئێمە ئەگەر بێت و کۆی هەموو مامەڵەکان کرا بە دیناری عێراقی ئەو کاتە دووفی ئەلا هاوڵاتیان پێویستی بە دۆلارە یەکەم بازرگان بۆ هاوردەکنی کاڵاوشمەک دوم ئەو هاوڵاتیانی گەشت و سەفەر بۆ دەروی عێراقی کاواتە تۆ پێویستە من ئەمە بکڕم بە دینار ئەوە بکڕم بە دینار ئیتر دۆلارم بۆ چییە؟ بەڵێ ئەوەی کە گەشتیش دەکە ئەچەنە تۆزێک ڕۆتیناتی تێدا بەڵێ ئەتوانێت کاکە تۆواز هەر لە 3000ەکەی بانک بێنە
وازە 30,000 بنەکە لە فڕۆکەخانەکە دەنێ تۆ بڕۆ کارتێکی بانکی دەرکە لە کارتە بانکی خۆتە دیناری داعکە لە دەرە بڕۆ هەموو مامەڵەکانی خۆتان لە دەستگای ئایتM بیکە بەو دراوی ئەو وڵاتی کاتێ هەر مامەڵەیەکەی لە ڕێگەی کارتە نرخی فەرمی ئەزای چەنەکەوە تقریبا حسابم کردەوەی کا خۆم لە دەرە بەکارم هێناوە تقریبا 138 تا 139 ماگزیمم ناکاتە 140,000 نه کەواتە تۆ هێشتا هەر قازانسە لەبەرەوە ئەمانە ئەگەر تو هەر کاتێچیتە دەرەوە فەرمۆتوانی دا لە ڕێگای هەژماری بانکەکەتەوە مامەڵەکانی خۆ بەنجام بێنن تو کاتمەوەگەر وتێک شتێکت ماوە لە خزمەتەی وڵی ئەگەر شتێک من قسەیەکم کرد ئەوانەی کە پاشەکەوتیان هەیە بەر نەزەری من هەتا ئەم بارودۆخی سیاسی ئەم منتیقی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوانەی پاشەکەوتیان هەیە موچەکانیان لە خۆیان زیاترە هەتا بتوانن پارەکانیان بە دۆلار و ئەوانە بێ باشترەوە دینار ئاڵتونیش ئێستا ئاڵتون تۆزە دابەزیوە شمەکە ئەوەی کە پاشەکەوتی ئەوە شتێکی تریش خۆزگە بتوانی باە کارتە بانقیەکانمان کرید کارتەکانمان بمانتوانی باە هی هەرچی بانقیکەی وەکو ئێران بمانتوانی باە شتی پێ بکڕین ئەو وەختە ئەمیرمان لە گیرفانە نەدەما هەمووی ئەمریکەمە ئەمریکی POS ئەو ئەمریکی چۆندێ نازام ناوی چێ بەڕاستی داوی لێبوون ها چی POS ئەو شتە هەبواە بۆی یەکسەر داشتان دوو تۆ پارەکە لە حساباتی تۆ ڕۆشتە سەر حساباتی کابرای بازرگان و ئەوەندەشمان دەستمان ناگەڕێزم پار تر چیتر تیپمان لە پارە نەهات سپاس دەکەین دکتۆر کامران ئەحمەد و دکتۆر جەبار گۆران سپاسیان بە دەمتان سپاس سپاس بۆ میرەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ